ناوساجەکەم سێ ڕۆژ هەڵی بگرێ ڕق نابێتەوە. سەرەتا بۆ ئیشی نانەکە من لە کارگەکانەوە دەستم پێ کرد، کرێکاری کارگە بووم. دوای سێ چوار ساڵ ئیتر دەستم بە ئیشی خۆم کرد. ئەمە ئەم ڕەمەزانە هەژ ڕەمەزانە لەسەر جادە ناوساجی و نان و ئەو شتانم پێ بەس تەقریبی ئەم ڕەمەزانە سێ ڕەمەزانە مەشکە و دۆشم پێیە. لێرە ناوساجی دروست دەکەم لە ماڵی شەوانە نان ئەەکەم، نانی ئامادەکراو ئێنم بۆ ئێرە. ئیتر ڕۆژانەش مەشکە ئەژێنم بە ماستی کوردی خۆمان لە لادیەوە بۆم دێت، ئەو سایقانە ئێوێ بۆم ئێنن. دۆکەش بڵین ماستی کوردی خۆمانە، کەرەیە و شەربەتی مێوژە و دۆشاوی ترێە و ئەو شتانم پێ. خۆم هاتوچێ پێکەم ئۆتۆمبیلی خۆمە، ڕۆژانە پێی دێم بۆ نانفرۆشتن. ئێستاش کە ڕەمەزانە بۆ ئیشەکەم هەر خۆم پێی هاتوچۆکەمی خۆمە. لێ کونی و دوو دێم لە کاتی بانگ ئەڕۆمەوە، جاروای لێرە ڕۆژوەشکێنی لەگەڵ مناڵەکان و لەگەڵ هاوسەرەکەم. وەڵای هەر هەمی بەدەمی خۆشم نەبێ هەمی مشترین لە شوێنی دووریشەوە دێن بۆی کە ئەبینن نەک هەری ئەم ساڵ هەری هەموو ساڵەکان مشتری کۆنیەتەوە بۆ لامەڵێ ئەمە 4 ساڵە لە لای خۆت ناوساجێ بم لەبەرەوەی ناوساجەکە ڕق نابێتەوە، جێر نییە، ناسکە زۆر بێدڵیانە. بەڵێ ناوساجەکەم سێ ڕۆژ هەڵی بگرێ ڕق نابێتەوە، هەر ئەڵێ و دەقە کردوتەوە مەناسکە. سەبارەت بە دۆکەش چونکە دۆکە ماسی کوردی خۆمانە و قەزوانی بۆ هەڵەگرم بەهاران لە مجەمیدای قەزوانی تێکەم اینجا بەتایبەت لەبەرەوەی کە بە پێستەشە مەشکەکانی ژۆستا حالەندانەیەکم بەڕێوەی پێدەستم نەگەیشتووە، ئەمەم کونی تێبۆی کە ئیکە دانێمەوانێ.